هاوکردنی مەمک چییە؟ هاوکردنی مەمک بریتێ لە هاوکردنی شانەکانی مەمک بە شێوازێکی بەرچاو لەو ئافرەتانەدا ڕوودەدات کە شیر دەدەن، بەڵام دەکرێت لەو ئافرەتانشدا ڕووبدات کە شیر نادەن. بەڵام خانمان باز لەوە دەکەن یەکێکە لە حاڵەتە بە ئازارەکانی مەمک. سڵاوی خۆی گەورەتان لێبێت. هاوکردنی مەمک حاڵەتی باوی ئەم هەفتەیەمانە. بینەرمان بن. پێش باسکردن لە هۆکارەکان جێگەی خۆیەتی کە باسی ئەو بۆریانە بکەین کە هاوکردنەکەی تێدا ڕوودەدات. ئەم هاوکردنە لە مەمکدا لە بۆڕیەکانی شیر ڕوودەدات. فرمانی بۆڕیەکانی شیریش بریتیە لە گواستنەوەی شیر بۆ گۆی مەمک. ئەم جۆرە لە هاوکردن دەکرێت زیاتر لە هۆکارێکی هەبێت. لەوانە یەکەم چوونە ناوەوەی بەکتریا لە ڕێگەی سەر گۆی مەمکی قڵیشاو لە ناو لیکی منداڵی شیرە خۆرەوە کە دەچێتە ناو شانەکانی مەمک و لەو ڕێگەیەوە هاوکردنەکە دەکرێت ڕووبدات. دووەم یەکێکی تر لە هۆکارەکان کە بە هۆکاری هەڵەی تەکنیکی شیردانە یاخود گیرانە لە بۆڕێکانی شیر، واتە کردنە ناوەوەی تەواوی گۆی مەمکەکە بۆ ناودەمی منداڵ. سێەم لە بەرکردنی جلی تەسک کە دەکرێت ببێتە هۆی گەڕانەوەی شیر. جۆرەکانی هاوکردنی مەمک. هاوکردنی کاتی شیردان باوترین جۆرە و زیاتر لە 6 بۆ 12 هەفتەی سەرەتای شیرداندا ڕوودەدات. هاوکردنی دیواری بۆریەکانی شیر کە لە تەمەنی نائومێد و سەروتردا ڕوودەدات. تێیدا دیواری بۆریەکانی شیر دەئاوسێن و ئەستور دەبن. نیشانەکانی هاوکردنی مەمک چییە؟ یەکەم سوربوونەوە، دووەم هەڵاوسان، سێەم ئازار، چوارەم هەستکردن بە سووتانەوە، پێنجەم گەرمبوون لە کاتی دەستلێداندا، شەشەم لە زۆر باردانی شانەی وەکو لەرزووتە. هۆکارە ڕێخۆشکەرەکان دەکرێت یەکێک بێت لەمانەی خوارەوە. یەکەم هەبوونی نەخۆشی شەکرا یاخود نەخۆشیە دژەخۆییەکان، دووەم جگەرە کێشان یاخود هەڵمژینی دووکەڵی جگەرە کە بە سێکەند سمۆکەر ناسراون، سێەم ئەگزیما یاخود نەخۆشی تری پێست، چوارەم سەرمووی هەڵگەڕاوە بۆ ناو پێست. ئایا چارەسەرەکانی هاوکردنی مەمک چین؟ وەکو هاوکردنەکانی تر ڕەنگە پێویستی بە پێدانی حەبی دژە هاوکردن بێ، واتە ئەنتایبایۆتیک. ماوەی چاکبوونەوەش لە نێوان 10 ڕۆژ تا 3 هەفتە دەخایەنێت. هەندێک جار پێویستی بە دەرمانیش نییە بۆ چاکبوونەوە، تەنها پێویستی بەوەیە دایکی شیردەر شێری خۆی بدا بە منداڵەکەی. بۆ کەمکردنەوەی ئاوسان و ئازاریش دەکرێت ئەم ڕێگەیانەی خوارەوە بەسوود بن. یەکەم دانانی پارچەیەکی گەرم لەسەر شوێنەکە یاخود خۆشتن بە ئاوی گەرم. دووهەم هەموو دوو کاتژمێرێک شیرەکە بەتاڵ بکرێتەوە. ئەگەر پێویستی کرد پەمپی شیر بەکار بهێنێت تاکو شیرەکە بهێنرێتە دەرەوە. سێەم خواردنەوەی بڕێکی باشیش لە مەنی. چوارەم مەساجکردنی سنگ بە ئاراستەی گۆی مەمک. پێنجەم بەکارهێنانی دەرمانی دژە ئازار بە پێی پێویست. لە تاوەری تەندروستی سمارتەوە تیمێکی تایبەت بە نەخۆشیەکانی مەمکەیە هاوکات لەگەڵ بوونی سەنتەرەکانی تیشک. ئێمە لێرەین تەندروستی و هۆشیاریتان ئامانجمانە. سمارت وەرچەرخانە.